ئێرە هەولێری پایتەختی باشووری کوردستانە. لەو شارە خوێنبەخشەکان لە باوەشی دەستێکی ئەمین و باوەڕ پێکراودان. ئەو دەستە شەو کەسانن کە لە ناو سنتەری بانکی خوێن کۆ دەکەنەوە. سەرەتاش لە بەرەبەیانێک لەگەڵ هاوکار هەنگاو دەنین بۆ بانکەی کە خەونی هەمووان بوو. ئەوان هەمویان لە زەمەنی کۆرۆنا بەهۆی هەستیاری ئەو خزمەتەی دەیکەن بە ترسەوە لەلایەن خانەوادەکانیان ڕەفتاریان لەگەڵ دەکرا. هیدی هاوکار وەک هەموو بەرەبەیانێک بەبێ پشوو ڕوو لەو شوێنی کارەکەی دەکات. لێرە چیرۆکی ڕاستەقینی ئەو سەربازە و نانە دەست پێ دەکات کە ماوەی چەندین ساڵە بەتایبەت لە سەردەمی کۆرۆنا نەوەستان لە دابینکردنی سەرچاوی ژیان بۆ ئەوانەی دڵۆپێک لەو سەرچاوە ژیانی بۆ دەگەڕانەوە و هیوای سەدان کەس بوون. ئەوانە سەرڕای ئەرکی خزمەتکردن بە خێزانەکانیان و لە باوەشکردنیان ئەرکێکی قورستر لە ئاستۆدەگرنەویش بەخشینی ژیانە بۆ مرۆڤانەی خەریکە چرای ڕووناکی ژیانیان دەکوشێتەوە. بەڕێوەبەرایەتی بانکی خوێن دەستگایەکی تەندروستیە زەرورەتێک بوو کە لە پایتەختی کوردستانە نەبوو نەخۆش زۆر تامەزرۆ بوو تا یەکەیەکی خوێنی دەسەکەوت. ئەم بەڕێوەبەرایەتیە توانی ببێتە کۆکەرەوەی هەموو خوێنەکان لە شاری هەولێر. ئێستا بەڕێوەبەرایەتی بانکی خوێن دابینەکە بۆ سەرجەم نەخۆشخانەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی تاکە سەرچاوی دابینکەری خوێنە. ئەوە نەما خەڵک بە دوای خوێنە بگەڕێت، ئەم لەم نەخۆشخانە نەبوو بچێ بۆ نەخۆشخانەیەکی تر. بۆیە سەردانی بانکی خوێنەکە وەکو کۆکەرە وەکو کۆگا وەکو بانکە ئەو ناوی لێنراوە سەرجەم گروپەکانی خوێنی تایە. ئەمە کار ئاسانیەکی زۆر و زەرورەتێکی تەندروستی زۆر گرنگ بوو بۆ شاری هەولێر. سەربازی و نیەم جارە چیرۆکی خۆبەخشی کۆمەڵەیە مرۆڤێک دەژێڕێتەوە کە خزمەتیان بە مرۆڤایەتی گەیاندووە ئەوان خوێن دەبەخشن بە دڵیەوانی خەریکە دڵیان دەوەستێت. ئەو پیاوانەش سافی بانکی خوێنن. کارکردن لە بەڕێوەبەرایەتی بانکی خوێن وەکو سەرفکردنی خوێن 24 کاتژمێری هیچ کاتێک داخستنی بۆ نییە. هەر کاتێک نەخۆش لە هەر نەخۆشخانەیەک بێت پێویستی بە خوێن بێت دەرگای بانکی خوێن واڵایە بۆی ئەتوانێت سەردانی بانکی خوێن بکە و خوێنەکەی خۆی ببات. بەڵام بە تایبەت بە بەخشینی خوێن هەموو ڕۆژێک لە هەشتی بەیانیەوە دەرگای بانکی خوێن واڵایە تا هەشتی ئێوارە خوێن وەرگرتنی تێدا بەرجەستە ئاوێ کاتە کەسی خوێن بەخش سەردانەکە تەنها پێویستە ناسنامەی باری کەسێتی پێبێ بۆی دڵنیابن لە کەسێتی ئەو کەسە ئەنجا پشکنینەکانی بۆکرێ لە کۆمپیوتەر ناوی ئایا پێشتر ڕەتکراوەتەوە لە بانکی خوێنیانە دوایتر پشکنینی ترپەی دڵ و پەستانی خوێنی بۆ ئەکرێ لەگەڵ 19 پرسیاری ئاراستاکرێت لە باری دەرونی لە باری جەستەی بۆ دڵنیابوون لە تەندروستی ئەو کەسە دواتر گروپی خوێن و گروپی خوێنی بۆکرێ لەگەڵ ڕێژەی هیمۆگلۆبینی خوێن ئەگەر هەمووی گونجاوبێت ئەچێتە هۆڵی خوێن بەخشین بە هەموو ڕێکارە زانستیەکان خوێن بەخشینی بۆکرێت. کارمەندەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە هەمووی کارمەندی دڵسۆز و بە ئەمەک و بۆ کارەکەیان هەمیشە شتێکی وامان نەبینیوە لەم بەڕێوەبەرایەتیە کارمەندێک بڵێت تۆ ئەو کارە بکە هەمیشە وتوێتی من دەیکەم قەت شتیوان نەبووە. یعنی کارمەندەکان خۆیان ڕکابەری یەکتریەکەن کارمەندەکان هەمیشە لێرە دڵسۆزن ڕکابەری یەکتریەکەم بۆ کارکردن قەت مادووبوونیان نەزانیوە هەمیشە
کارەکان زۆر بەڕێک و پێکی بەڕێوە چوو هەمیشە وتویانە من دەیکەم قەت نیان و تۆ بیکە و تۆ ئەوە بکە و تۆ ئەوە بکە. ئەوان لە بەرگرنگی کارەکە و خزمەتە زۆری کردویانە سەرۆکی حکوومەت لە ناو هەڵکشانی کۆرۆنا ڕوو لەو بانکە دەکات و ستایشی ڕۆڵیان دەکات. پێشتر لە بانکی لە نەخۆشخانەکان بەشی بانکی خوێنە بوو هەر نەخۆشخانەیەک بۆ خۆی کاری ئەکرد. کاتێک کە نەخۆشێک ئەگەر گروپێکی دەگمەنی بویستایە بچوو بایەتە نەخۆشخانە یەکەم کە خوێنەکەی دەست ناکەوت ئەوە بگەڕێ بۆ ئەم نەخۆشخانە بۆ ئەو نەخۆشخانە. بەڵام ئێستا ئەم بانکی خوێنە هەمویانی کۆ کردوتۆ ئێمە لێرە کۆکەرەوەی خوێنەکانی لێرە خوێن دابینەکەین بۆ نەخۆشخانەکان بۆیە کاراسانیەکی زۆر بۆ خەڵکی بەرجەستە بوو. ئەوانە بە فرات دەڕەسی گیانی ئەو نەخۆشانە کە ژیانیان لە مەترسیدایە دادەنرێن. من هەروەکو هەموو کارمەندە تەندروستیەکان بێگومان کاری ئێمە زەحمەتە، خاستن کاری ئێمە کە لە بانکی خوێن لەبەرەوەی تەعاملمان لەگە ئەو کەسانێک کە دوێن خوێنی دەدەن تەعاملمان لەگەر خوێنە. بە تایبەت لەو سەردەمەیە کە سەردەمی نەخۆشی کۆرۆنایە بەڕاستی ئێمە زۆر لە خۆمان دەترسین لەبەرەوەی نەخۆشی کۆرۆنا هەنی گەورە و گچکە و کارمەند و ئەوی دیناناسی دەگوازرێتەوە. بۆیە ئەمە بە حەقەت لە خۆمان دەترسین. زەحمەتە ئیشەکەمان زەحمەتە، یعنی لە ماڵێش لێمان دەترسین ئەو کاتێککە دەچینەوە مالێ لەبەرەوەی نەوەک بەرکەوتەی نەخۆشی کۆرۆنای بین. کاری ئێمە لێرە پێشوازیکردن لەو خوێن بەخشانێکەوە دێن خوێن دەبەخشن سەرەتا کە دێن فۆرمان لە پڕ دەکەینەوە زانیاری تەواوێن لێ وەردەگرین پاش زانیاری وەرگرتن لە کەسەکە پشکنینی زۆری خوێنان لۆ دەکەین لەگەر مەجموعەک پشکنین کەوا پێی دەڵێن CBC. پاش ئەوەی کە ئەو فحسانەمان لۆ کرد ژوورێکمان هەیە ژووری پزیشک کە دەیانبینی تر پێی دڵیان بۆ دەگریتن لەگەر پاڵەپەستوی خوێن کە ئەو کارانەمان تەواو کرد کە زانیوان هەموو ئەو مواسەفاتانی کە لەو بەخشەکەدا هەیە تەحویل دەکرێت لە بۆ ژۆرێ خوێن لێوەردەگیرێ. پاش ئەوەی کە خوێن لێوەرگیرا وەکو بەشی وەرگرتنی خوێن کارەکەی ئێمە تەواو دەبی لە پاشان خوێنەکە دەستە بەشی زیادکردنەوەی پێکاتەکانی خوێن. ئێرە یەکێکە لە بەشە گرنگ و پڕ مەترسیەکان کە بە پێشوازی دادانرێت. لێرە ناونووسین دەکرێت و ئامادەکاری دەکەن بۆ ئەو مرۆڤەی کە دەیەوێت خوێن ببەخشێت کە بە چەند پرۆسێکی هەستیار و ئاڵۆستێ پڕ دەبێت تا خوێنەکەی لێوەربگرن. بۆ هەر نەخۆشێک فۆرم پڕ دەکرێت و پشکنین بۆ ڕێژە و جۆری خوێن دەکرێت. ڕۆژانە هەڵدەسین بە کۆنفیرمەشن واتە مطابقەی ئەو بڵد گروپانی ئەو جۆری خوێنانی کە خوێن وەردەگیرێ لە بیدایەت کە خوێن بەخش داخلی بانکی خوێن دەبێت لەوێ پشکنینی زۆری خوێنەکەی لە بۆ دەکرێت. هەروە کە خوێنەکە دەبەخشی تیو بە خوێن لێوەردەگیرێ ئەو خوێنە دێتە لای ئێمە دووبارە پشکنینەکەی بۆ دووبارە دەکەینەوە بۆ ئەوی بزانین بڵد گروپەکەی واتە جۆری خوێنەکەی چییە هەتا بە تەواوی 100% بڵد گروپەکەی تەزبیتکەین لەسەر پایینت خوێنەکەی کە حاضر دەکرێت بۆ نەخۆشەکە. طبعا لە سەرهەدانی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا ئیشەکاریەکانیمە زۆر زەحمەتتر بووە لەبەرەوەی ڕاستەوخۆ ئێمە بەرکەوتەمان دەبێت لەگەر ئەو کەسانەی کاوادێن خوێن دەبەخشن. ڕاستەوخۆ بەرکەوتەی دووەمین بۆ نمونە ئەوەی کە دێ دۆپلازمای دەباتن لە بۆ کەسوکارەکەی ئەوە بەرکەوتەی یەکەمی ڤایرۆسی کۆرۆنایە ئەمە دەبینە بەرکەوتەی دووەم. بەڕاستی کارەکەی وە زۆر زەحمەتە تا ئێستا زیاتر لە سەروی 100 کارمەندمان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. لە شوێنێکی تایبەت و پاک و خاوێن و با تازەترین ئامێری پزیشکی سەردەم خوێن لەو کەسە وەردەگیرێت.
بەدامەزراندنی بەڕێوەبەرەتی بانکی خوێن ناوەندێتی درا بە بواری خزمەتگوزاری گواستنەوەی خوێن لە هەولێر بە جۆرێکەوە تاکە شوێنە لە هەولێرکەوە خوێنبەخش دەتوانیت خوێنی لێ بەخشێت دواتر ئەو خوێنە جیا دەکرێتەوە بۆ پێکاتەکانی خوێن و ئەو پشکنینایی کە پێویستن بۆ ئەو خوێنە ئەنجام دەدرێت دواتر بە پێی داواکاری نەخۆشخانەکان دابەش دەکرێت بەسەر نەخۆشخانەکانی هەولێر بە کەرتی حکومی و تایبەت. کارمەندەکانی بانکی خوێن وەکو سەربازێکی ون لە دەستپێکیەوە کاریان کردەوە تا ئێستاش بەردەوام لەسەر کارکردنیان سەرەڕای هەبوونی ئەو هەموو کێشە و قەیرارانە لە هەبوونی شەڕی داعش و لە قەیرانی دارایی و لە هەبوونی پەتای کۆڕۆنا بەڵام ئەوان بەردەوام بوونە لەسەر خزمەتکردنی نەخۆشانی تەلەسیمیا نەخۆشانی شێرپەنجەی خوێن و هەموو ئەو نەخۆشانەی کە ئەوە پێویستیان بە خوێن بوون و هیچ کام لەم قەیرانانە وای نەکردووە کەەوە ئەم کارمەندە دڵسۆزانە سار بنەوە لە ئیش و کاری خوان و نەیان هێشتووەکەوە هیچ نەخۆشیێکی ئەم شارە بێبەش بێت لە خوێن و پێکاتەکانی. بۆ هەر کەسێک کاتێکی دیاریکراوی دەوێت و دەبێت چاودێری دۆخی ئەو کەسە بکەن کە خوێن دەبەخشێت. چاودێریان دەکرێت. لێرە مەترسی زۆر لەسەر ئەو کارمەندانە هەیە لە سەردەمی کۆرۆنا تووشی و ڤایرۆسە بن. لە ماوەی بڵاوبوونەوەی کۆرۆنا سێ لە کارمەندەکانیان لە بەشی پێشوازی بۆی توشبوونیان بۆ ڤایرۆسە گیانیان لەدەستدا. ئەوان بە بەهاترین پێکاتی لەشی خۆیان دەبەخشن ئەم بەخشینەش لە پێناو ڕزگارکردنی گیانی کەسانێکە کە نەیان ناسن و پێویستیان بۆ خوێنەیە. سەرچاوی سەرەکی کاری بانکی خوێن بەخشە. ئەگەر خوێن بەخش نەبێت کاڵای سەرەکی لێرە بەرجەستە نابێت بۆیە ئێمە هەمیشە داوامان تکامان لە خوێن بەخشانەوەیە کە سەردانی بەڕێوەبەرەتی بانکی خوێن بکەن بۆ خوێن بەخشین. ئەگەر خوێن بەخش نەبێت ئێمە هیچ شتێکمان نییە کاری لەسەر بکەین. ئەم مرۆڤە جوانانە بوونەتە سەرچاوی سەرێکی خوێن بۆ بانکی خوێن و ئەو کەسانی کە لە دەست بێ خوێنی دەناڵێنن. دەتوانم وەصفی بانکی خوێن بکەم بەوەی کەوا دڵی هەموو نەخۆشخانەکانی هەولێرە بە کەرتی حکومی و تایبەت چونکە بانکی خوێن دابین دەکات بۆ هەموو نەخۆشخانەکان و هەموو جۆرە نەخۆشێک لەو نەخۆشخانانە چه نەخۆشانی منداڵان بن چه ئافرەتان لە دایکبوونیان هەموو جۆرە نەشتەرگەریەک و نەخۆشانی تەلەسیمیا و شێرپەنجە و هەموو ئەو نەخۆشانی تر کەەوە پێویستیان بە خوێنە چونکە ئەگەر بانکی خوێن نەبێت خوێن و پێکاتەکان ناتوانرێت بۆ ئەو نەخۆشانە دابین بکرێن. کێشەکەوەیە تۆ بێ خوێنێک دابین بکەیت کە هەموو سەرچاوەکانی زیانی لێ ببڕی ئایا ئەو خوێنە بە چەند هەنگاوێکە ئاڕوەکە خوێنێکی پارا و پاک بدەیت بە نەخۆش چونکە کەسێک کە نەخۆشە تۆ ئەگەر خوێنێکی نەگونجایی بدەیتە ئاست نەخۆشیەکەی زیاترەکەی بۆیە هەر کەسێک کە سەردانی بانکی خوێنەکە بێجگە لەو پشکنینانی کە بۆی ئەکرێت لە سەرەتاوە دووبارە دڵنیایی جۆری خوێنەکە ئەکرێتەوە لەگەڵ 5 پشکنینی ڤایرۆسی بۆ ئەکرێت لەگەڵ بوورن 4 پشکنینی ڤایرۆسی بۆکرێت لەگەڵ پشکنینێکی بەکتریایە کە ئەوانە دەرەنجامەکەی ئەبێتە خوێنێکی پاک و پارە بکە بۆ نەخۆشەکان دابین نەکرێت. بانکی خوێنە و شوێنەی کە ئەمباری هەڵگرتن و پشکنین و ئامادەکردنی خوێن دادەنرێت وەک گەورەترین خانەی خوێنە لە شاری هەولێر کە چاکە سەرچاوی بەردەوامی ژیانی ئەو مرۆڤانەیە کە شێرپەنجە و تالاسیمیا و گرفتی خوێنیان هەیە. بانکی خوێن وەک دەستگایەکی کەرتی گشتی سەر بە بەڕێوەبەراتی تەندروستی هەولێرە کە لە ساڵی 2012 لەلایەن حکوومەتی هەرێم دامەزرا. تا ئێستا نەمانێشتووە لەوەتی بانکی خوێن دروست بووە تا ئێستا ڕووی نەداوە کە بانکی خوێن بێخوێن بێ بەڵام زۆر جار تووشی هەڵکشان و داکشان بووینە وەک باسم کرد لە ڕێگەی هەڵمەتەکانی خوێن بەخشین چوینە زانکۆکان پەیمانگاکان بنکە سەربازیەکان لەو شوێنانە هەڵمەتی خوێن بەخشینمان کردو بۆ هەڵسانەوەی بەڵانسی خوێن لە کاتی داکشانی بەڵانسی خوێن لە بەڕێوەبەراتی بانکی خوێن.
لە ساڵی 2013 کرایەوە کە ئەو بەڕێوەبەرایەتی توانێتی وەرچەرخانێک لە خزمەتگوزاری گواستنەوەی خوێن لە پایتەختی کوردستان ئەنجامدات. بانقی خوێنی هەولێر بە یەکەم بانقی خوێن دەرچوو لەسەر ئاستی کوردستان و هەموو عێراقیش بەڕاستیش هۆکارە سەرەکیەکەی دەگەڕێنمەوە بۆ دلسۆزی و جددیەتی و لێهاتووی ئەو کارمەندانەی کەوا لە بانقی خوێن کار دەکەن، چونکە سەرەڕای هەبوونی ئەو هەموو کێشە و قەیرانانە لە هەبوونی شەڕی داعش و قەیرانی دارایی و پەتای کۆڕۆنا ئەوان درێغیان نەکردووە و بەردەوام بوونە لەسەر ئیش و کارەکانیان و خوێن و پێکاتەکانی بۆ هەموو جۆرە نەخۆشێکیان دابین کردووە. تا ئێستا بە هەوڵی ئێستافا دامینکەری خوێن بۆ سەرجەم نەخۆشەکانی هەولێر زۆر جار شارەکانی تریش کە ژمارەی ئەو نەخۆشخانانەش 11 حکومی و 22 نەخۆشخانەی کەرتی تایبەتن. کارکردن لە سەردەمی کۆڕۆنا ئاستەنگیەکی زیاد کرد. ئێمە ڕۆژانە لێرە کارکردنمان بەردەوامە بە تایبەتی لە سەرەتای کۆڕۆنا و قەدەغەی هاتوچۆ کە دەرئەچوویت و بەو هەموو بازگە سەربازەکانە ئاڕۆشتی و کە ئاگەشتیتە بانکی خوێن، تەنانەت لێرە کارت ئەکردوت بەرکەوتت لەگەڵ خەڵکی هەبوو کە ئاگەڕایتەوە ماڵەوە ئەندامانی خێزان، تەنانەت دەرەوەی خێزانش برادر و کەس و ناسیار هەمووی خۆیان لێ دوورەگرتی وایان نەزانی تۆ ڤایرۆسەکە بە لەشتەوەیە تۆ گوێزەرەوەی ڤایرۆسەکەی. ئەوە ئاستەنگیەکی دەرونیشی بۆ زۆر بەمان دروست کردووە. بەڵام ئەلحەمدولillah وردەوە وەزعەکە بەرەو هێمنبوونەوە ئەڕوا و هێوربوونەوە ئەڕوا کێشەپەڕی ئینشاءالله. ئەم کارش دوایەوە هات کە لە ڕابردوو کڕین و فرۆشتن بە خوێن دەکرا و لەلایەن ئەو کەسانی خوێنیان زۆر بوو بە پارە دەفرۆشرا. ئەم کڕین و فرۆشتنەش ئەرکی کەسوکاری و نەخۆشانی قورس و زەحمەت کرد بوو، بەتایبەت هەندێک لە خەڵکی ئەو توانە مادیە نەبوو خوێن بکڕن، لە ئاکامدا نەخۆشەکەیان مەرگ دەبوو بە چارەنووسی. ئەو بانکە بوو بە تاکە سەرچاوە بۆ هەر کەسێک کە خوێنی پێویست بێت بێەوەی هیچ کەسێک ماندوو بێت خوێنی دەست دەکەوێت. وەختی کۆڕۆنا ئاستەنگیەکان زۆر بوو، زۆر کێشەمان هەبوو. سەرەتا کێشەی گەورەترین کێشە قەدەغەی هاتوچۆ بوو. لە کاتی قەدەغەی هاتوچۆ خوێن بەخش نەما سەردانی بانکی خوێن بکە، بەڵانسی خوێن دابەزی، تەوعەن نەخۆشانی تەلەسیمیا، توشبوانی شێرپەنجە ئەو قەدەغەی هاتوچۆ نازانن کە ماوەی خوێنوەرگرتنیانە دەبێت خوێنیان بۆ دابین بکرێت بە ناچاری پەنامان بردە بەر بنکەکانی سەربازی، چکە ئەوان مافی هاتوچۆکردنیان هەبوو لەگەڵ چەند بنکەیەکی سەربازی پەیوەندیمان کرد و هێزەکانی پێشمەرگە بە کۆستەری بەس ئۆتۆمبیلی خۆیان سەردانیان نەکردین و خوێنیان نەبەخشین. ئیتر توانیمان زۆر بە زەحمەت ئەو ماوەیە تێپەڕینی کە نەهێڵین بەڵانسی خوێن لە بانکی خوێن زۆر دابەزێت و بڵین خوێندنەوە. ئەو خوێنە جای وەرگرتنی لە خوێن بەخشان بە چەند ژوورێک و چەند پرۆسێکی زانستی جا دەکرێتەوە و ئامادە دەکرێت بۆ ئەوانەی پێویستیان پێیەتی. هەر کەسێک کە سەردانی بانکی خوێنەکە لەوانەی کە خوێن یعنی خوێن ئەبەخشن بۆ کەسوکاری خۆیان، ئەوانە زۆر هەندێکیان لە حاڵەتێکی دەرونی تۆزێ ناخۆشن کە دێتە بانکی خوێن تۆ ئەبێت تەعامل لەگەڵ ئەو بارە دەرونیەیە بکەیت. یعنی ئەوە قبول ناکە کە پێڵی تۆزێ دواکەوە یا ئەو کارمەندانی کە لە بەشی وەرگرتنی خوێنن ئەبێ هەمویان دەرەنجە دەرچەی خولی تەواویان بینی بێت، چ لە کارە زانستێکە چ لە کارە دەرونیەکە بۆی بتوانێت تەعامل لەگەڵ کەسی بەرامبەر بکات. هەر کارێک کە لە هەر بەشێکە ئەکرێ مەترسی و یعنی کاریگەری خۆی هەیە. بۆ نمونە بەشی هیماتۆلۆژی کار بۆ دڵنیایی ئەکرێتەوە لە جۆری خوێنەکەی ئەگەر هەر هەڵەیەک بکرێت ئەوە کارەساتێک بە دوای دی. ئەگەر تۆ نەخۆشێک جۆری خوێنەکەی ئەیە بە هەڵە بی بدەیتێ ئەوە تووشی هەستیاری و لەوانەیە و تووشی گیان لە دەستدانی بداتەوە. بۆیە کارکردن لە بەڕێوەبەراتی بانکی خوێن دیقەیەکی تەواو و هەستیاریەکی تەواوی دەوێت، بۆی چونکە هەڵە قبول ناکە، هیچ غەڵەتێک قبول ناکە، هەر هەڵەیەک ڕوو بدا لەوانەیە لە دەستدانی ژیان بێ بەنسبەت نەخۆشێک کە ئەوەش یعنی کارەساتێکە لە خۆیان. بۆیە ئەبێ هەموو کارمەندەکان کە هەر واش بوونە زۆر بە دیقەت زۆر بە ڕێکوپێکی کارەکان بەڕێوە بچێت. جگەلە تێچۆکەی کە زۆرە لێرە کارێکی قوڕستر چاوەڕێ و کارمەندانە دەکات کە پشکنینی تاقی گەوجیاکردنەوەی ئەو خوێنەیە.
ئەو خوێنە لەلایەن کۆمەڵێک سەربازی ون لە ناوژووری داخرا و هەستیار و قەدەغەکراوەکان بە بەرگی سەلامەتی لەلایەن کارمەندان کاری تاقیگەی بۆ دەکرێت. ئەو کارەژە لەلایەن ئەو مرۆڤانە لەو بانکە بە دوو سیستمی خوێن دابین دەکرێت. ئەوی سیستمی لە جیادانان و سیستمی بەخشین وەک تووشبوانی تالەتسیما. بە پێویستیشی دەزانم کەەوە باس لەوەی بکەم کەەوە ئەو کارمەندانە ئێرە قوربانیەکی زۆریان داوە بە تایبەتی لە کاتی هاتنی پەتای کۆرۆنا کەەوە نزیکەی 100 لە کارمەندی ئێمە تووشی ئەو پەتایە بوون لە کاتی ئەرێکدا و بەداخەوەش سێ لە کارمەندی بانکی خوێنی هەولێر گیانیان لەدەستداوە بەهۆی کۆرۆناوە. لەگەڵ دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا هەنگاوەکانیان شەڕ کردەوە لە ئەنجامدانی چەندین هەڵمەتی خوێنبەخشین تا باڵانس و خەزنەکان پڕ بێت. گرنگی و بانقا زۆرە بۆ نەخۆش کاتێک نەخۆشێک دێ پەنا بۆ بانقی خوێنەوە بۆ دابینکردنی خوێن لێرە خوێنەکەی بۆ دابینەکە ئەگەر بڵێ گرنگیەکەی چۆنە گرنگیەکەی لە نەبوونەکەی دەرەگەی ئەگەر نەخۆشێک بچێتە لە شوێنێک بانکی خوێن نەبێت چی بکە یاخوا نەخواستە ڕۆژێک بانکی خوێنی تیانەمێنێ ئەبێت چ کارە ساتێک لەو شارە ڕوو بدەم. لەگەڵ بڕیاری قەدەغەیە دووچۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسە ئەریکیان قۆرستر بوو. لەگەڵ هەڵکشان دەستیان کرد بۆ وەرگرتنی خوێن لە تووشبووان کە چاک بوونەوە. ئەویش پلازمای چارەسەری CCP بوو بۆ بەرنامەیەکی تۆکمە و ڕێکخراو. یەکێک لە کارەکانی ئەم بەڕێوەبەرەتی وەرگرتنی پلازمای چارەسەریە پلازمای چارەسەری هەل لە سەرەتا وەکو ڕێکارێک وەکو عیلاجێک بەکارهات ئێمە لە بەڕێوەبەرەتی بانکی خوێن هەوڵێکی تەواومەدا کە ستۆرێک دروستکەین کۆگایەک دروستکەین بۆ پلازمای چارەسەری توانیمان لە ڕێگەی پەیوەندی خۆمان بە سوپاسەوە لە سنتەرەکانی کۆرۆنا ناوی تووشبوانی کۆرۆنا ماوەرگرت خۆمان پەیوەندیمان پێواکردن هانمانەدان کە سەردانی بانکی خوێن بکەم بۆ بەخشینی پلازما و تەنانەت نەک لە سنووری شاری هەولێر بەڕێوەبەرەتی بانکی خوێن توانی پلازمای چارەسەری دابین بکەین بۆ پارێزگای دۆهۆک لەسەر بە داوای خۆیان و هەروە بۆ ئیداری ڕاپەڕین بۆ شاری کۆیە بۆ شاری ڕانیە چەندین جار پتر لە 3 جار لە 4 جار پلازمای چارەسەریمان نرد بۆ دۆهۆک بۆ ڕانیە بۆ کۆیە بۆی بتوانین هاوکاری نەخۆشانی ئێوەش بکەین. ئەو بانکە لە ماوەی 7 ساڵ توانیوێتی نزیکەی 400,000 یەکەی خوێن وەربگرێت. تەنها لە یەک مانگی ساڵی 2017 توانرا 7,000 یەکەی خوێن وەربگرن. بەتایبەت لە سەردەمی شەڕی داعش توانرا زۆرترین خوێن بۆ بریندارانی هێزی پێشمەرگە دابین بکەن. لەو بانکە 5 پزیشک و 46 بایۆلۆجیستیک و 64 یاریدەدەری تاقیگەی و 8 یاریدەدەری پزیشکی و چەند کارمەندێکی خۆبەخش هەیە کە ئەو کارە بە زانستی ئەنجام دەدەن. سپاسێکی بێپەیانی یەکەیەکی کارمەندە خۆشەویستەکانمان بکەم کەەوە کارمەندی لێهاتوون زۆر جددی و دڵسۆزن لە کارەکانیان و هیچ قەیرانێک ئەوانیان سار نەکردوتەوە لەوەی کەەوە خزمەتی نەخۆشانی تەلەسیمیا و شێرپەنچە و هەموو نەخۆشەکانی تر بکەن و خوێنیان بۆ دابین بکەن. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 بۆ یەکەیەکەی کارمەندانی بانکی خوێنی هەولێر بەرامبەر بەوەی کەوا لە ماوەی ڕابردوودا خزمەتێکی یەکجار گەورەیان کردووە و خوێن و پێکهاتەکانی بۆ گشت نەخۆشەکانی هەولێریان دابین کردووە.
سەرەرای هەبوونی قەیرانەکان و پەتای کۆرۆنا بەڵام بەردەوام بوون لە جێبەجێکردنی ئەرکەکانیان و قوربانی زۆریان داوە نزیکەی 100 کارمەندی بانکی خوێن تووشی کۆرۆنا بوون و 3 کەسیش گیانیان لەدەستداوە بەهۆی ئەم پەتایەوە دەستخۆشیان لێ دەکەین و سوپاسیان دەکەین.